دەزانی جیاوازی نێوان وشەی قەوم لەگەر مەلەئی چییە؟ فەرموو لەگەڵمان بن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، دوو شەیتر هەیە لە قورئانی پیرۆزە لێک نزیکن بەڵام جیاوازیشیان هەیە، وشەی قەوم لەگەر وشەی مەلە. هەردووشیان بە مانای وەکو دەرێ زیاتر ینی لە کۆمەلگا ینی قەوم عامترە، مەلە خاسترە، و قەوم بە هەموو چینەکانی کۆمەلگا دەگوترێ قەوم. لە بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا لەسەر زاری پێغەمبەران دەفەرمێتن قال يا قوم إني لكم نذير مبين. زۆربەی پێغەمبەران وایان فەرمووە. وهروەها لە ئاەتێکی دیکەدا لەسەر زاری پێغەمبەر موسا کە خوای گەورە دەفەرمێ وإذ قال موسى لقومه يا قوم اذكروا نعمة الله. قومەکە بەگشتی هەموو قەوم یادی ئەو نیعمەتانە بکەن کە خوای گەورە بە ئێوەی بەخشیە. یاخود لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێتن قال يا قوم إني بريء مما تشركون. جاکەواتە قەوم زیاتر مانایەکەی فراوانترە، هەموو چینەکانی کۆمەلگا دەگریتەوە. وەوشەی قەوم بە هەموو مشتەقاتەکانی لە قورئانی پیرۆزدا 656,000 دووبارە بوویتەوە. و هەروەها بەڵام وشەی مەلە لە قورئانی پیرۆزدا زیاتر بە ئەشراف و بەو کەسانە دەگوترێتن کەوا وەکو دەرێ کار بەدەست و ئوموری خەڵکیان بەدەستە، یعنی ئەشراف القەومی والمستەشارون، ئەوانەی کەوا ڕاوێژکارن، ئەوانەی کەواشتیان بەدەستە. وەوشەی مەلەئیش لە قورئانی پیرۆزدا 25 جاران دووبارە بوویتەوە. لە بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ قالت لەسەر زاری مەلەکەی سەبە دەفەرمێت قالت يا أيها الملأ أفتوني في أمري. ئەی مستەشارەکانم، ئەی ئەوانەی کەوا لە دەور و بەر من وەزیرەکانم، چ ڕەئیەکتان هەیە دەربارەی ئەو ئەمر و فەرمانەی کەوا یعنی هاتیتە پێشمان. جاکەواتە یا ئەیها المەلأ، مەلە هاتیە واتە زیاتر بە چینە خەڵکێک دەگوترێتن کەوا تایبەتن لە ئومور و کاروباری خەڵکیان بەدەستە. یاخود لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێتن ويصنع الفلك كلما مر عليه الملأ من قومه. كلما مر عليه الملأ عليه ملأ من قومه سخروا منه. هەر کاتێکەوە ئەشرافی قەوم بەلای پێغەمبەر نوح دەچوون گاڵتەیان پێ دەکرد، نەک هەموو قەومەکە. لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێتن فقال الملأ الذين كفروا من قومه ما هذا إلا بشر مثلكم. ئەوانەی کەوا ئەشرافی قەوم بوون، مستەشار و کاربەدەست بوون، ئەوان بوون دەیان گوتکەوە ئەوە پێغەمبەری چ ئیلا بەشەڕ مثلکم، مرۆڤێکە وەکو ئێوە. لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێ قال الملأ من قومه إنا لنراك في ضلال مبين. کەواتە وشەی مەلە زیاتر خاصە، تایبەترە لە بۆ چینە خەڵکێک کەوا کار و ئوموری خەڵکیان بەدەستە، بەڵام قەوم عامترە، هەموو چینەکانی کۆمەلگا دەگریتەوە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.